لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمە ئێوارش بەرنامەی گەرماوگەرمتان پێشکەش دەکەم لە هەر قۆناغ و بارێکدا بێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دەبنە تاوکاری کارەکانی حکوومەت و پێکەوکارەکان ڕادەپەڕێنن زۆر جاریش وها پێناسە دەکرێت کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تاوکاری حکوومەتن و هەمان کاتدا وەکو دەسەڵاتی پێنجەم ناوی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دێ لە دەرکەوتنی ڤایرۆس کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارچەی لە خۆی دابڕی قسەی لەسەر ئەوە بوو کە دەبێ ئەوانەی کە کۆمەک و هاوکاری دابەش دەکەن کاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکەن دەبێ کۆمەکانیان کۆ بکەنەوە و لە ڕێگەی حکوومەتەوە دابەشکری ئەمەش کاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستاندا خستە ژێر پرسیارەوە هەروێ لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین بە ڕێزاوت محەممەد وەکو چالاکوانی کۆمەلگای مەدەنی لە ستۆدیۆ لەگەڵمدا بە ڕێزاوت بەخێر بێ ئێوە لەگەڵ دەرکەوتنی ڤایرۆس کۆرۆنایە خۆتان حازر کردبوو کە چ ڕۆڵێک ببین و چۆن کارەکانی خۆتان بکەن ئەگەر چی خۆی شتەکە کتوپڕ بوو دەرکەوتنی کۆرۆنا لە بەتایبەتی لە هەرێمی کوردستانەوە دەکە لە مودەیەکی کەمە کەوتە کارێتێناکردن بەڵام پێشوەخت بەرنامە هەبوو کە لەو کاتانە تەنها کاری فریاگوزاری بکرێ لەگەڵ لەو دۆخەیە بەتایبەتی ئەمە وەکو ڕێکخراوی خۆ و ڕێکخراوی کاریتیا کەم زیاتر لەگەڵ کەمپەکانە بەڵامەڵەمانەیە چۆن بتوانینەوە فریاگوزاریانە سەرەتایانەی کە پێویستە بۆ شوێنانە دابینیکەین بەتایبەتی لە ماوەدی پاکردنەوە ئەو حاڵەتانە پێشوەختە کۆمەڵی بەرنامەمانداناوە بەڵام کە دۆخەکە بۆ شێوازەی لێهاو هەست ئەسمان کرد حکومەت دەوێت خۆی ئەو ڕۆڵە ببینێت کە لە کاتێکا ئەوە خۆی حکومەت بەهاتە یەخێ ڕێکخراوەکانی بگرتە ئەرشی پێ بسپاردە کە بێم کارانە ئێوە ئەنجامی بن و کە لە هەموو دنیا شاوایە کە چکە بۆ لە کاتی قەیرانات تۆ هیچ کەسێ بە تەنیا فریا ناکەوێت چارەسەری قەیرانەکەکە پێویستت بە پلان و بە دابەشکردنی ڕۆڵەکانە لە نێوان سێکتەرەکانەکە لە ناو کۆمەلگا هەیە و هیچێک لەو سێکتەرا گرنگانەشی لە هەر کۆمەلگایەکە ڕێکخراوە ناحکومەکانە کاتوانێت ڕۆڵی ئەکتیڤ ببینێت کە بۆ ڕاهاتووە لەسەر ئەوەی چۆنێت بەرەو ڕووی قەیران بێتەوە لەگەڵ قەیرانە مامەڵە بکات بەڵام بەداخەوە حکومەت یارەم نەگەمەشی نەکردیانی تەنانەت لەگەڵ کۆی کۆمەلگا تەنها ئەوەنەی خستە ئەستۆی خۆی کە هەموو کۆمەلگا بخاتە ماڵەکانی خۆیانەوە بەبێ ئەوەی هیچ بەرپرسیارەتێک لە ئەستۆ بگرێت و ڕێکخراوەکانشی پراوێز کرد لەم کارانە تەنها کۆمەڵێک ڕێکخراو نەبێت کە نزیکن لە دەسەڵاتی سیاسیەوە کە مەژێکێکە لە گرفتەکانی کاری ڕێکخراوی لە ناو کۆمەلگای ئێمە زۆری لە ئەرکەکانە سپێرێ بۆ ڕێکخراوانەی کە گرنتیەوەی هەیە کە مەسەڵەن نزیکە لە خۆیەوە جۆرێک لە هەماهەنگی هەیە لەگەڵیا و ئەمەش بۆ خۆی و جاریشکە ئەو حکومەت دەخاتە ژێر ئەو پرسیاری کە ناتوانێت بێلانی خۆی بپارێزە لە ئیش و کارەکانیانە بەڵێ ئێوە پێتان وا بوو کە پەیوەندی تەنها بۆ بابەتەوە ڕەهاندەوە هەیە کە باست کرد کە ڕێکخراوەکانی خۆیان بێنە پێشەوە یاخود پەیوەندی بە لاوازی خۆشتانەوە هەبوو کە وەکو پێویست ڕۆڵتان نەجێڕابێت لە کۆمەلگادا خۆی ئەگەر بێتە سەر ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە ئەو ژمارەی زۆر ڕێکخراومان هەیە بەڵام ژمارەیەکی کەم ڕێکخراوی ئەکتیڤمانێت چالاکمان هەیە ئەمە شتێکی حاشانەگرە ناتوانین بیشارینەوە هۆکارەکەشی بۆ ئاگەڕێتەوە کە تاکو ێستا میکانیزمی کارکردنی ڕێکخراوەکان میکانیزمێکی ڕۆشنی ئەم لەلایەن حکومەت و ئەم لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکانەوە و ئەم جۆری دامەزرانی جۆری ڕێکخراوەکانیش بۆ خۆی ئەم حاڵەتاکە بەڵام ئەمە ئەو ناگەێنێت کە ڕێکخراومان نەبێت کە بتوانێت کارکات و کاری جدیشکات لەو بوارانە بەڵام حکومەت هەر بۆ خۆی ینی بە چۆنەڵێ ئەم جۆرە دەسەڵاتە سیاسیانە کە جۆرێک لە دەسەڵاتی قۆرەخکاری و ستەمکاری بەکارێنێ ڕۆڵ نایە بە بەرامبەرەکەی کە بتوانێت ڕۆڵەکانی خۆی بجێڕێ ئەگەر نامەسەڕێ و ڕێکخراوی من کاری تێکەم ساڵانە ئەتوانێت مەسەڵەن کۆمەڵە پرۆژەی باش لە ناو کەمپەکانە بەتایبەتی و شوێنانەی کە قەیرانی هەیە و شوێنانەی کە پێویستی بە خزمەتگوزاریە بۆیان دابین کات ئەکرا ئێمە بەردەوامەتی بەینەوەکەوە لەو ئێستاش بەردەوامەتیمان ناوە بەو کارەمانە لەم قەیرانانەوە نەچوینە تەماڵەکانمان دانیشین دەسەوەسان هیچ کارێک نەکەین بەڵکو ڕۆڵی خۆمان بینیوە لە قەیرانەکە بە تایبەتی لە دامینکردی پێداویستی بۆ هەنێ باز حتا هەر بۆ هەنێ بە دامەزراوی حکومیش ئەوەی کە مەسەڵەن پێویستی بە هاوکاری ئێمە بێتوانیمانە هاوکاری بکەین و ئەتوانن لە ڕێی پیجەکەمانە لەو جۆری هاوکاریەکانیشمان دڵنیان بەرام ئەمە تەنها بۆ ڕێکخراوەکانی خۆتان زیاتر باس لە کۆی کاری ڕێکخراوەکانەکەم بە دیوێکی دیکەیە ئەنی
ئێوە چۆن لە ئەو ڕێگریە ئەبینن یای خوێندنەوە کە حکوومەت دروستی کرد بۆ ئێوە چ ئامانجێکی بۆ حکوومەت لەوەی کە ڕێکخراوەکان بەم جۆرە لاواز بکات و پەراوێزیان بخات؟ یەکێک لەوانەیە کە بازانین مەسەڵەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە هەمیشە هەوڵی ئەوە خۆی وەکو سنتەرێکی گەورە پیشانە هەموو شتەکان لە دەستی خۆیان قۆرە بکاتەوە و تەنانەت کارەکانیش لە دەستی خۆیان بچوو کاتەوە حتا مەسەڵەن ئەگەر ببینن نەک ڕۆڵی ڕێکخراوەکان ڕۆڵی پەرلەمانیشی لاواز کردووە دەسەڵاتی حکومەت لە هەرێمی کوردستان ینی ڕۆڵ کە مؤسسەیەکی گەورەی تەشریعیە ڕۆڵی ئەوانیشی لاواز کردووە این چ جای ئەوەی کە مەسەڵەن ڕێکخراوە ناحکومیەکان بۆ وەزعەتی ئێستا کە هەیەە ئەگەر نا مەسەڵەن ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵە ڕێکخراوی زۆر باشمان هەیە و تێڕوانینی باشیشان هەیە و تەنانەت سیاست و پلانی وردیشان هەیە بۆ چۆنەتی بەڕووبوونەوەی قەیرانەکان و بەتایبەتی لە قۆناغی قەیرانی ئابووریە کە ئەو قەیرانی کە هەرێمی کوردستان قەیران ئابووریەکەی پیا تێپەڕی ڕێکخراوەکان ڕۆڵێکی باشیان بینی لەوەی کە چۆن بتوانن ببن بە سەرچاوەیەکی داهات و دەرفەتی کار بۆ کۆمەڵی کەسی زۆر ئەمە چێک لەو حاڵانە بەڵام لەم قۆناغەیە با بڵێن حکومەت خۆی پلانێکی وردی نەبوو بۆ بەرەوڕووبوونەی قەیرانەکە تەنها تاکە پلانێکەی بێ ئەو بکە خەڵکی کردە ماڵەوە ژنا هیچ وەرە پێم بڵێ یەکێک لەو پلانانەی کە یا مەسەڵەن چێک لە بیرکردنەوەکانی تری حکومەتم پێ بڵێ لەم قەیران لەم پلانتان هەبوو پلانی ئێمە بۆ خۆمان پێشوەخت پلانمان هەبوو کە چۆن لە کاتی قەیرانە چۆن بەرەو ڕێو حاڵتە بینەوە و چ ئەو دکتۆرانی کە ئامادەمان کردبوون چۆن بتوانن ببنە هۆکارێک بۆی کە ڕێنمایی خەڵککەن و تەنانەت چۆنیش بتوانین خەڵک بپارێزین لەو حاڵەتانە. سکاڵاتان لە کارەکانی حکوومەت کرد لەم ماوەیەدا کە ڕێگری لەتان کرد؟ سکاڵا ئێمە با بڵێن ڕێگرەکان ڕێگرێکی با بڵێن ڕاستەوخۆ نەبووە بەڵکو جۆرێک لە پەراوێزخستن بووە ئەژینان نەیوتۆ بڕۆن دەرگاکانتان داخەن ئەگەر سەرنجی شتان نابێت لە هەموو ئەو بەیاننامانەی کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە ئەوانەی کاتوانن بێنە دەرەوە بێجگە لە هێزەکانی ئاسایش و وەزارەتی تەندروستی هەموو جارێ ناوێت ڕێکخراوە ناحکومیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان نەتەوەی گرتوەکانی هێناوەکانی شەتوانن مارسەی کاری ڕۆژانەی خۆیان کەن و ئێمە لە کارکردنیش نەوەستاین لە ئۆفیس لێرە بەردەوام لە کارکرد نابووین لەو حاڵەتانە بەڵام ئەوەی کەیکرێت جۆرە لە پەراوێزخستنە یعنی جۆرە لە پێنەدانی ئەرکە بۆ گروپەی کە ئەتوانێت کاری باش لە خۆتان ڕابینی کە کار جێبەجێ بکەن نەک لە خۆمان ڕابینی ئەسڵا نەمانتوانی هاوکارێکی زۆر باشی حکومەتیش بین لە جێبەجێکردنی و پلانانی کە هەیە بۆ بەرەوڕووبوونەوە حاڵەتانە بۆ ئێمە بەردەوام لە کۆنتاکتی ڕاستەوخۆیان لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە کە ئەوان چ میکانیزمێک بەکارێنن بۆ حاڵەتانە. بەڵێ بچینەوە سەر ئامادەکاریەکان قسەکەم پێ بڕیت ئێوە چ ئامادەکارێکتان کردبوو لە دۆخێکی ئاوە قەیراناوی دەکە حکوومەت تەنها ئەهێ خەڵک بە کەرەنتینەی بەڕێ بکە ئێوە چیتانە کرد؟ ئەگەر مەسەڵەن بەهاتە لەگەڵ ئێمە گفتوگۆی کردا لەسەرەوەی کە چۆنە حاڵتە بەجێ بکەین کۆمەڵێک ئیجراعاتی تر هەبووە کرا پێشوەختە کاری لەسەر کرێ بۆ نمونە پاکردنەوەی شارەکان لەو حاڵتانی کە چۆن بتوانی بۆ مادانی کە ئەو بکەیت ئەگەر چێمە زیاتر پێوەستە بە ڕێکخراوە تەندروستەکانەوە ئەوەی کەم بواری من ماریکاریتەکەم زیاتر بە بواری مافی مرۆڤەکە ئیشی لەسەرەکەی و تەنانەت ڕێکخراوانی مافی مرۆژ لەم جۆرە قەیرانە ناتوانن ڕۆڵی کاریگەری خۆیان بن کە وەک ڕێکخراوێکی چاودێر بەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە کەسا بەردۆخێکی زۆر نائینسانی خراپات تێپەڕێ باشترین بەڵگەشەوەی کە خەڵک کراوەتە ماڵەوە بەبێ ئەوەی هیچ سەرچاوەیەکی ژیانی هەبێ و خەڵک لە دۆخێکی ئابووری خراپاژی وەمە بۆ خۆی پێشەلکارێکی گەورەیە بەرامبەر مافەکانی ئەکرێ لەسەر ئەمانە ڕێمە پلانمان هەبێت چۆنەتی حکومەت چۆن بتوانێت بەرەو ڕێوە قەیرانانە بێتەوە و تەنانەت ئێستا لە حالیان لەو قۆناغاین کە چۆن بتوانین بەشێک لەو یارمەتیانەی کە هەمانە بیگەینەوە خەزانانەی کە کەم دەرامەتن و توانای بژێوی ڕۆژانەی خۆیان نیە. بەڵێ هەتا بەکاری خێرخوازیەکە ئەوەی کە زیاتر حکوومەت لێوەرگرتنەوە و بابەتە خێرخوازیەکەیە داوای کرد کە هەر خێرخوازیەکە پرۆژێکی خێرخوازی هەیە بێتەوە لە ڕێگەی حکوومەت و دابەش بێتەوە پرسیارەکە ئەوەیە دید و تێڕوانینی ئێوە حکوومەت جیاوازە بۆ کاری خێرخوازی پێچوانی یەکترین لەو حاڵەتەیە بۆ نمونە ئێمە لە شاری چووک سلێمانی ئێمە کۆمەڵێک بە تایبەتی لە دەورانی پێشوە
کۆمەڵی گروپی باش دروست بوو بۆ چۆنێت بەرەو ڕووبوونەوەی قەیرانەکان هەر ئەوەی کە مەسەڵەن GCC لە ناو پارێزگای سلێمانیا بۆ خۆی چەکە لەو پاڵنەرانەی کە بەڕێوەبردی قەیرانەکان لە شاری سلێمانی چۆن بتوانێت کار لەسەرەوانە بکە کارەکان دابەشکەین لە نێوانی یەکتریا بەڵام لە مەسەلەی بەرەو ڕووبوونەوەی مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا سەرەکەی حکومەت لە جیاتی ئەوەی بێت ئاکتیڤی ئەم جۆرە گروپانە بکاتەوە هات ئەمانەشی بە شێوە لە شێوازگان پەقز چوو دەستگایشی فەرمیتری دروست کرد بۆ بەرەو ڕووبوونەوەی قەیرانی کۆرۆنا کە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە زیاتر دەستگا حکوومەکانن بەدەر لە ڕێکخراوەکان یعنی لە ناو هیچ لیژنەیەکا نابینی ڕێکخراوەکان ئەندامیان هەبێ یا ئامادەیان هەبێ ئەمە کێشەکە بۆ ئێمە دروستەکە کە نەزانین بە چ شێوازێ مامەڵە لەگەڵ ئەو دۆخا بکەین و خۆشتە زانێ قەیرانێکی جیهانیە سار هەموو دەوڵەتێ بەس فریای خۆیەکەوێ فریای دەوڵەتانی تر ناکەم ناتوانم لە ڕێکخراونە دەوڵەتەکان کەم بێن بەهانەی هەرێمی کوردستانەوە یا یارمەتی بنێرن بۆ هەرێمی کوردستان بۆ چکە هەموو دەوڵەتێک بەڵام ڕوون نەکردو وت لە کاری خێرخوازیدا دید و تێڕوانینی ئێمە جیاوازە لەگەڵ حکوومەت یەکێک لەو شتانەی کە ئەمانتوانی بیکەین بەس بۆ نمونەکەی خەڵک ئەوە چۆن بتوانین پاکێج ئامادە بکەین وەکو پێشتریش ئامادەمان کردەوە بۆ کەسانی کە بێدەرامەتن و ئەمانتوانێت پاکێجانە بە شێوازێک بکە لە ڕووی تەندروستی و بتوانن ئەو خێزانانە سوودی لێوەرگن کە ئێستامە بخۆن لەناو ڕێکخراوەکان کاراکەین یعنی ئەکرا مەسەڵەن حکومەت ئەو گەنجینانەی کە هەیەی کە پڕێتی لە مەوادی خۆراشی یا مەوادی پاکنەوە باتی ناپاکێژمان لێ دروست کردە بێکەوە و بمانتوانێت بە جۆرە لە میکانیزم دابەشی و کەسە خێزانانەیکەین کە کەم دەرامەتن و تەنانەت بەرپرسە حکوومەکان خوان لەسەر تەلەڤیزۆنەکان ئەڵێن ژمارەی خێزانان نازانین کە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کەم دەرامەتن کە مادەم ژمارەکە ئازانین میکانیزمی دابەشکردنەکە ئاسانترە بوو ئەکرا ئێمە هەردووکمان بێکەوە هەماهنگ بین لەوەی کە چۆن بتوانین ئەم میکانیزمە بەکاربێنین و ئەم دیدگای ڕێکخراوەکان کە کاری لەسەرەکەن کارەکان لە جیاتیەوەی بە ڕۆتینێکی دوور و درێژ ڕابڕا بە شێوازێکی سەریعتر بەڕێوەچێەوە بە پلانێکی ورتر و بە باشتر ئەگاتە دەست خزمەتگوزارەکانەکە دەستی بەڵگەش بۆ ئەوە مەسەڵەن گە بچیتە سەردانی کەمپەکان کە ئەو ڕێکخراوانی کە لێ کارەکەن سەرەکی خزمەتگوزارەکانیان زۆر خێراترە لەوەی کە حکومەت پێشکەشیانەکە بۆ چکامان بە دیدێک و بە شێوازێکی میکانیزمێکی جیاواز دوور لە ڕۆتیناتێکی زۆر کارەکەن بەڵام حکومەت دەبینی خۆ یەک دنیا ڕۆتینات دروستەکە لەسەر ئەو کارانە بەڵام کاری ڕێکخراوەکان لێرە کۆتایی پێ نایە مەسەڵەن هەم ڕێکخراو بەپێی بواری خۆی بۆ نمونە ڕێکخراوانەی لە بواری میدیای شەکەت ئەتوان لە ئێستا باشترین کاتە بۆ ئەوی چاودێری میدیا بکەن بە چ شێوازێک مامەڵە لەگەڵم دۆخەکە و ڕێکخراوانی لە بەجە مافی مرۆڤ شەکەت بتوان چاودێری مافی مرۆڤ بکەن بۆ نمونە ئێمە لەگرێک لەو شتانێک کە کارمان لەسەر کرد لە وەکو ڕێکخراوەکەمان کە پەیوەندیمان بە چەند وەزارەتێک شەوە کرد مەسەلەی ڕاگرتن و گرتن و گواستنەوە مەسەلەی چاکسازیەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخا و ئەوانەی کە ئیفراشارتیانێ چۆن بتوانێت دۆسەکانیان پەلی لێ بکرێ بۆی لەو شوێنە نەمێنەوە حتا فشار لەسەر حکومەت خۆی کەم بێتەوە بۆی کەمترین عەدەد لەو شوێنە نامێنێتەوە گەر تووشی قەیران نەبێ بەڵام لە هەمان کاتا سەیرێکی جۆرێک لە سیستی هەیە جۆرێک لە سیستی لە وەڵامدانەوە هەیە باشین بەڵگەش بۆ ئەوەی کە سەرۆکاتی دادگای سێنافی سلێمانی کە پێی وایە ئێستامە لە کەرەنتینایان کاتی داوامکردن نێتاکۆ دۆسیانەیەک لایکەینەوە کە ئەمانە هەموو کێشەن لە بابەتی چاودێریکردنەکەدا ئێوە دەتوانن چاودێری پرۆسەی کاری خێرخوازی پێن لە کوردستانە لە ئێستا قوڵەوانەیە تۆزێک بتوانین میکانیزمێکی بۆ بدۆزینەوە بەڵام لە ئێستا قەیرانەکە وای لێ هاتووە تا مەسەڵەن حکومەت هەمووی لە دەستی خۆیان قۆرە بکرۆ پێم وانێ بتوانین بەو شێوازەی کە بتوانین چاودێری پرۆسەی دابشکردن یا ئەو خزمەتگوزاریانە بکەین بەڵام ئێمە ڕێکخراوەکەی خۆمان ئەتوانین بەشێک لەو خزمەتگوزاریانەی خۆمان پێشکەشی بکەین لەڕێ ئەو کەسە خێرخوازانەی کە ئەتوانن هاوکاری ڕێکخراوەکەمان بن بۆ ئەوەی بتوانین ئێمە ناکرێت بەکاری تۆڕی ڕێکخراوەکان بێ کە مەز دەستاواژەکە ڕێکخراوەکان بەکاریانن گروپی ڕێکخراوەکان بێ پێکەوە ئێستا کە حکوومەت پرۆژەکەی گرتووەتە دەست بەتابەت بابەتێکی خێرخوازی کە خەڵکانێکی زۆری هەژارمان هەیە ئێوەکو خۆتان وەکو چاودێر بمانایەتەوە لە پرۆسەکەدا خۆی کاگەستەوەگەر تۆزێک شواقعی بین ینی کۆمەلگای ئێمە چەکە لەو کۆمەلگانی تاکو ئێستا متمانی تەواوی بەکاری ڕێکخراوی بۆ دروست نەبووە بۆ چکاو کۆمەلگای باڵێن زۆرتر لە ڕێی کاری کۆمەڵایەتیەوە ئەو کارانە ئەنجامەیرێ بۆ نمونە لە ڕێگەی
مؤسسە دینیەکان و یا مؤسساتانی کە پێوەستە بە بوارێکی دیاریکراوە زیاتر ئەم کارانە ئەنجام ئەدا کەمتر مەسەلەن خێوانی کە خێرەکەن کەمتر پەنابەنە ڕێکخراوەکان بێن هاوکاریان بێن لە ڕێخستنی ئەم حاڵەتانە و بۆیە زۆر جارە و کاتانی کە پارێکی زۆریش خەرجەکرێ هەنێ جار زۆربەی زۆری بە هەدەرە ڕوا بەڵام هێشتا ڕێکخراو نەیتوانیوە تاکو ئێستاوە ئەمە عیبەش نییە گەر باس لەو حاڵ دەبێت نەیتوانیوە وەکو بە توخمێکی ئاکتیڤ لە ناو کۆمەلگا خۆی بسەلمێنێ بۆی بپێتە جێی متمانەی تەواوی کۆمەلگا بۆ کارکردن ئەمەش ناگەڕێتەوە بۆ لاوازی ڕێکخراوەکان بەڵکو گەڕێتەوە بۆ تێڕوانی مەنتاڵێتی کە لە ناو کۆمەلگای ئەمە هەیە سەبارەت بە کاری ڕێکخراوەی کە پێیان وایە جۆرێکە ئێستاش زۆربەی زۆری خەڵک پێ وایە کاری ڕێکخراوی جۆرێکە لە خۆشیاندن و جۆرێکە لە بازرگانی کردن. واتە ئێستا لە کوردستانە حکوومەت کاری خێرخوازیەکە هیچ ڕێکخراوێک نایکات؟ با ڕێکخراو زۆرن کە و کاران ناکەن حتا مەسەڵەن یەکێک لەو شتانە کە جێی نیگەرانی ئێمەشە جیاوازیکردنە لە نێوان ڕێکخراوەکانە حکوومەت هەنێ ڕێکخراوی دەستنیشان کردووە لە پێشتریش ئەمە و گلەیەمان هەبووە لە حکوومەت و بە تایبەتی لە نووسنگی پەیوەندەکانی دەرەواکە کۆمەڵی ڕێکخراوی دەستنیشان کردووە لە هەرێمی کوردستانە کە فەندەکان کە هێنە ناو هەرێمی کوردستان زیاتر بۆ ڕێکخراوە نەبچێت بە تایبەتی ئەوانی کە لە نەتەوەی گرتوەکانیان کە زۆر جار پارەی گەورەیە بۆ کارانە ئەنجامەیرێ و تەنان هەنێ لە وەزارەتەکانیش تەداخل لەو حاڵەتانە زیاتر نزیکی ئەو ڕێکخراوانەیە لە حیزب لە دەسەڵاتی سیاسەکانە بە تایبەتی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پیشاندانی مەسەڵەن ئەو ڕێکخراوانەیە ئەو ڕێکخراوێکی ئاکتیڤ و چالاک زۆر زیاتر بۆ مەرامی سیاسی بەکارهێنرێ ئەوە نەی وەکو مەرامیشی ئینسانیانەی هەبێ و تەنانەت حکومەت هەنێ جار بێلایانی خۆی لەو بێلایانی خۆی لە هێشا لە دەستیا بۆ نمونە کۆمەڵی ڕێکخراو دەستنیشانەکا بە ناویان هێنێ ڕێکخراوی سین لە نەتەوە گرتوەکان تکایە هاوکاری ڕێکخراوی سین هەموو هاوکاریەکانتان با لە ڕێگای ڕێکخراوی سینەوە بێ بۆی بتوانێت جۆرێک لەوە لە ناو کۆمەلگا جۆرێ لایەنگیری سیاسی بۆ خۆی پێیاکە کەمەش بۆ خۆی پێچەوانەی کاری ڕێکخراوە حتا پێچەوانەی کاری خێرخوازیشە ئەو پێدوانێ جۆرێکە لە ڕێخستنی کارەکە یاخود نە جۆرێک نییە چکە بۆ نمونە ڕێکخراومان زۆر لەو ئەکتیڤترەوە زۆر لەو چالاکتریشە و زۆر لەو باشیش دەتوانێت کارەکان ئەنجام بە بەڵام لەوانەیە ئینتیمای سیاسی لەگەڵ ئینتیمای سیاسی ئەو حکومەتان نەگونجێتەوە یا با بە زۆر بەوازەحیتر لەگەڵ هەردوو پارتی سیاسی دەسەڵات کە لە هەرێمی کوردستانە تاکو ئێستاش قسەی لەسەرەکرێ لەگەڵ ئەم دوانە نەبن بۆیە مەسەڵەن ئەم کارانیان پێ ناسپێرە ژنات لە ناو هەرێمی کوردستان ئەمە ڕێکخراومان هەیە نەک ئەوەی کە بتوانێت کاری خێرخوازی بکات بەڵکو زۆر بە باشیش ئەتوانێت حکومەت حتاتانە حکومەتداریش کات و حکومەتیش بەڕێوەبرێ بۆ لەبەرەوەی عەقڵەتی مؤسساتیەوە نەتیا پێشکەوتووە. کاتێک کە ڕێگە بە ڕێکخراوێک درێن نزیک لە حیزب بێت وەکوی کە ئاماژەت بێداوی تەسهیلاتە بکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ ڕێکخراوێک ناوی بێت و ئەوانە چمانەیەک بۆ کاری ڕێکخراوی ئەمێنێتەوە؟ ئەوش جۆرێکە لە ململانێ ینی حیزبی سیاسیش بۆ خۆی کاری سیاسیەکات و حەقی شێتی مەسەڵەن ڕێکخراوی شێ بێ بتوانێت بە ململانەکە بەڵام ئەوەی کە جۆرێک لەم حاڵتە دروستەکە ئەوەیە جۆرێ لە نەبوونی ناشەفافیەتە لە پرۆسیجەرەکەیە ئەگەر نا مەسەڵەن چ پێویستەکە حکومەت تەداخلەوە بکات کە فڵانە ڕێکخراو پرۆژەی بەنێ ئەگەر چی پارە هەیە با بچێتە لای ئەو بۆی کاری خێرخوازی پێ بکە ڕێکخراوەکانی ترکا بۆ ئەمە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیان بەهاتە ئەمەی ڕێخستە چەند جاری پێشنیاری ئەوشمان بۆ کردەوە فەندانەیە هەرێمی کوردستان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بتوانێت بە شێوازێکی عادلانە تا مامەڵەی لەگەڵاکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا کارە نەکراوە و مەسەڵەن حکومەتیش چی لە سوود لەوە بینێ بەکارهێنێ بۆ کۆکردنەوەی دەنگ کۆکردنەوەی خەڵک لە کاتی هەڵبژاردنەکانە بتوانێت مەسەڵەن لەو ڕێگەیانەوە کاری خۆی بکە و تەنان ڕێکخراو هەیەک میزانەکەی لە ئاستێکیان نەجات تووشی سەرسوڕمانەبی ینی لە چالاکی وە پارەی وە خیاڵی سەرفەکرێکە تۆ لە خۆتە تووشی ئەوە هەبیانی ئەگەر و پارەیە بەدەست کۆمەڵی ڕێکخراوی تۆ بێ پێم وایە کاری زۆر گەورەتری پێکەن ئەم ڕەخنانە وردەگلەیان ئەم بابەتانەی نەک لای بەڕێز ئاوا لای کۆمەڵی لە ڕێکخراوەکانی دیکەش هەیە لە دوای کە ڕێگریتان لێکرا کە کاری خێرخوازیەکە لەلایەن ئێوە بچێتەوە بەدەستی حکوومەت ئەم پەیامانەتان گەیاندە حکوومەت کە ئەم کاری ئەیکا کارێکی باش نییە؟ ئێمە بۆ خۆمان لەوەکو ڕێکخراوەکەی خۆمان کەمتر پەنابێنە بەر کاری خێرخوازی چکە بۆ ڕێکخراوەکەمە تایبەتە بە مافی برۆڤ هەر ڕێکخراو تایبەتە بە بوارێکی دیاریکراوە بەڵام ئەوەی کە جێگەی گەرانی ئەو ڕێکخراوانی بۆ خۆی کە ئەم کاری خێرخوازی هەم کاری نەک ئەوە مەسەڵەن خۆش ڕێکخراوەکە
تایبەتە بە گروپێکی دیاریکراوی ناو کۆمەڵگا ئەوانیش بێبەشکراون لەو حاڵەتە بۆ نمونە گەر مەسەلەی کەسانی کەمەندان بێنیتە پێشەوە مەسەلەن ئەو کەسانی کە دیفاع لە کەسانی کرێنشی نەکەن تەنانەت پەنانە براوتە بەرامانش چۆن بتوانن لەگەڵ لەو حاڵدا بۆ نمونە ئێستا حکومەت بەردەوام باستەوە کاکە خانموڵکەکان لە ماڵی کرێکان خۆش بێ بەڵام ئەگەر باتات هەمهانگی لەگەڵ ئەم ڕێکخراوانە دروستکا پێم وایە بۆی توانی جۆرێک لە پلانێکی وردمان هەبێ بۆ ئەو کارانە بۆیە من زۆر جار کە بە قسە لەسەر مەسەلەی کاریخوا خێرخوازیەک شەرنی هەموو ڕێکخراوێک لەو بوارە کارکە ڕێکخراوی تایبەت هەیە کاری ئەو کاراناکە مثل ئەنێر لە ڕێکخراوی ژینگە دۆستەکان دەتوانێت سوودی لێوەرگیرایە بۆ ئەم حاڵەتانە کە چۆن بتوانن بە شێوازە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێن زۆر جار دەوترێ لە قۆناغی قەیراندا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی خۆیان ئەسەلمێنە کە تا چەندە تاواکاری حکوومەتن بەڵام سەیری ڤایرۆسی کۆرۆنا بکەین دوای ڤایرۆسی کۆرۆنا ئێوەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێگەتان ئەمێنێ گەر ئاوا مامەڵەتان لەگەڵا بکرێت پێوەستە بەو هێزەی کە ڕێکخراوەکان خۆیان هەیەە لە ناو کۆمەلگا پێم وایە مەسەڵەن قۆناغی دوای تێپەڕاندنی ئەم ڤایرۆسە ئەم قەیرانە پێم وایە قۆناغێکی تازەیە ڕێکخراوەکان توان بە دیدێکی تازەوە بە شازێکی تازە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و تەنانە پێویستیان بۆیە پێداچوونەوەیکی تەواو بۆ خۆشیانکەن هەم لە ڕووی تێڕوانینان هەم لە ڕووی فەلسەفەوەم لە ڕووی جۆری ئیشکردنیان بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی تازەتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و بێ لەمەودا بە شێوازێکی جدیتر حکومت بێنە پای ئەوەی کە بێت تەنسیقیان هەماهەنگیان لەگەڵا دروستکە بۆی بتوانن بەیەکەوە کارکەن و ئەمان بەشێکی دانەبڕاو نەبن لە کۆمەلگا و تەنانەت زۆر جار کێشەکە لێرەوە دەست پێکاکەنێ جار حکومت تێڕوانینێکی دوژمنکارانەشی هەیە بۆ جۆرێ بە بەشێکی زۆری لە ڕێکخراوەکان کە پێی وایە ئەم ڕێکخراوانە وەکو ئۆپۆزیسیۆنێک تەماشایانەکە کەمە بۆ خۆی تێڕوانینێکی زۆر هەڵانەیە چکە مازانین هیچ کۆمەلگایەک نێ بەبێ موەسساتی بەبێ دامەزراوی چاودێری بڕوا بەڕێوە بۆ چکە هیچ دەوڵەتێک لە دنیا ناتوانێت بڵێ دەوڵەتێکی باشە گەر کۆمەڵی دامەزراوی چاودێری بەسەرەوە نەبێ بۆی بتوانێت کارەکانی بکات ڕێکخراوەکان توانەوە ڕۆڵە زۆر باش بژێڕن بەڵام ئەم ڕۆڵە زۆر جارێک و حاڵتیش دژمنکارانە لێکە درێتەوە بۆ نێت بیانی حکومەت زۆر جار بە ئەم قەست هەوڵەیە کاری ڕێکخراوەکان پراوێزکات بەڵێ بەڕێز ئاوات محەممەد چالاکوانی مەدەنی سوپاس کە لەگەڵماندا سوپاس بۆ تۆش لە دوای ناوبڕێک تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە
جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان لە هەنگاوێکدا کە زۆربەی چاودێران پێشبینیان دەکرەوە بوو کە ئێتیلافی نەسر لەگەڵ سائیروندا داوا دەکەن کە عەدنان زورفی بکشێنرێتەوە لە جێگەی ئەو مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگریە عێراق بکرێتە سەرۆکوەزیران و ڕابسپێردرێت. ئەم پەیامەشیان گەیاندۆتە سەرۆکۆمار بەوەی کە عەدنان زورفی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراقدا دەپارێزن. لە بەرامبەرەمەدا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بۆ داوە کە ئەوان مامەڵە لەگەڵ سەرۆکوەزیرانێکدا دەکەن لە عێراقدا کە بەرژەوەندی گەلانی عێراق بپارێزن. لامان کاتدا تووشێتی کە ناوەڕاستی مانگی حوزەیران گفتوگۆکانیان لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر کۆمەڵە بابەتی استراتیژی دەست پێ دەکەن بە تایبەت کشانەوەیان لە عێراقدا. یەکلانەبوونەوەی سەرۆکوەزیران لە کاتێکدایە کە توژبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراقدا گەیشتۆتە 1122 کەس. ئەمەش کێشەیەکی گەورەتری بۆ حکوومەتی کاربڕەکەر لە عێراقدا دروست کردو. بەرحاڵ لە تەوەری دومدا قسە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا دەکەین. بەڕێز عیسا حوسێن چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی هەولێر لەگەڵمدا. بەڕێز عیسا ئێوارەت باش. ئەو پەیامەی نەسر و سائیرون سەرکەوتوو دەبێت بۆی کە عەدنان زورفی بکشێنەوە مستەفا کازمی بێنە پێشەوە؟ زۆر سپاس کاک یوسف بۆ ئەمە. من پێم وایە عێراق بە وەزعێکی یان بە بارودۆخێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێت، بە تایبەتیش ئەو نەخۆشی کە کۆڤید-19 یان ڤایرۆسی کۆرۆنایەخی هەموو دنیای گرتووە بە عێراقیشەوە. ئەمە وای کردووە تۆزێک پرۆسەی سیاسی لە عێراقا کە پێشتر چەند ئاڵۆز بوو، ئەم نەخۆشی و ئەم پەتایە پرۆسەی سیاسی لە عێراقا زیاتر ئاڵۆزتر بکات. بۆیە من پێم وایە کێشە کەوتۆتە نێوان ماڵی شیعەوە، بە تایبەتی عەدنان زەرفی و مستەفا کازمی هەردووچیان هەر شیعەن، بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە بەڕێز سەرۆک کۆماری عێراق بە فەرمی عەدنان زەرفی تەکلیف کردووە بۆ ئەوەی حکوومەتی نوێ تەشکیل بکات کە ئەمەشمان بیر نەچێت تا ئێستا نزیکەی زیاتر لە 20 ڕۆژ بەسەر ئەم تەکلیفکردنەدا تێپەڕی و وەختەکەی کەم لە بەردەما ماوە، وەکو ئەوەی کە سائیرون و نەسریش کە مستەفا کازمیان بۆ ئەم پۆستە داوایان لە سەرۆک کۆمار کردو بۆ ئەم پۆستە تەکلیف بکرێت کە ئەمەیان خۆی لە خۆیدا کێشەیەکی گەورەتر لە نێوانیاوەتا ئەمە خۆی دەرخەری ئەوەیە کە ناڕێککەوتنێک یان بربڵاویەک لە ماڵی شیعی عێراقا هەیە کە تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر یەک کاندید کە بۆ ئەوەی حکوومەتی عێراق تەشکیل بکاتن یان کابینەی نوێی عێراق تەشکیل بکاتن، کە ئەمە من پێم وایە هەم بارودۆخەکە هەم ئەم ڕێک نەکەوتنە تا ڕادەیەکی زۆر کێشەی سیاسی یان کۆسپەکانی بەردەم پێکەنانی حکوومەت لە عێراقا زیاتر ئاڵۆز دەکات، زیاتر قورس دەکات، زیاتر زەحمەتی دەکات، کە ئەمەش دەبێتە گرفت، چونکە عێراق ئێستا وەکو وتمان هەم نەخۆشیەکە ئەم پەتایە بربڵاوە، هەم پێویستی بەوەیە کە حکوومەتێک بتوانێت ئیشوکاری ڕۆژانە بە تایبەتی وەزارەتی تەندروستی بە تایبەتی زۆر باشە. بەڕێز عیسا حاڵەتی بەرەنگاربوونەوەی پێت وایە ئەم پەیامیان کاریگەریە بێ لەسەر کشانەوەی عەدنان زورفی و هێنانە پێشەوەی مستەفا کازمی؟ من پێم وایە کاریگەری حتمما کاریگەری دەبێت، بەڵام تا ئێستا بە فەرمی عەدنان زەرفی تەکلیف کراوە لەلایەن سەرۆک کۆماری عێراقەوە، ئەویش مکەلەفە بۆی حکوومەتی عێراق پێک بهێنێت. بەڵام ئەوەشمان بیر نەچێت حکوومەتی عێراق لە مانجی نۆ تقریبا تا ئێستا نزیکەی 6-7 مانجێک دەکات حکوومەتی کاربڕێکەرە تقریبا، ینی لە دوایەوەی کە عادل عەبدولمەهدی دەستی لە کارکێشایەوە ئەم حکوومەتە بۆتە حکوومەتێکی کار بەڕێکرد ناشکرێ لە چەندین مانجی تریش ئاوا بە شێوەی هەڵپەسێدراوی بمێنێتەوە. بۆیە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراق بڕێوە دەبات تا ڕادەیەکی زۆر عێراق لەبەرەوەی دەوڵەتە و دام و دەستگای موسساتی هەیە تا ڕادەیەک ئەم کاریگەریە لەوانەیە بە دام و دەستگەکانیەوە دیار نەبوو بێت، بەڵام حتمما لە چەند مانجی داهاتوودا ئەگەر ئەم کێشە و ململانەیە بەردەوام بێتن ئەمە کاریگەری سلبی دەکاتە سەر هەم پرۆسەی سیاسی لە عێراق، هەم پرۆسەی ئیدارەدانی عێراق، بە تایبەتیش لە ئیدارەدانی حکوومەت لەو کێشە و گرفتانی کە ئێستا کێشەی تەندروستی لە هەموو وڵاتان هەیە بە عێراقیشەوە. بەڵێ ئەوە لایەنە شیعەکان ئەوەی کە بە
بە حەولانەکە ناسرابوون ناتوانانی پێکەوە کاندیدێک یەکلا بکەنەوە تەنانەت لە دانانی محەممەد تۆفیق عەلاویشدا سەرۆکۆمار کاندیدێکی ڕاستپار بۆ پێکهێنانی حکوومەت پێ وایە کە کاتێک ئەوان نتوانن لەناو خۆیاندا کاندیدێکی یەکلا بکەنەوە دەتوانن کاندیدێک بکشێنەوە و کاندیدێکی دیکە بێنە پێش؟ ئەویان دەکرێت با بڵین قسەی زیاتری لەسەر بکەین بۆ نمونە ئەگەر تۆ با بڵین هەم ڕێگنەکەوتنی یان هەم یەک گوتاری ماڵی شیعی تێدا نێواتە شیعە لە عێراقا یەک گوتار نییە کە ئەمە بەتایبەتی لەم چەند ساڵەی دواییە ئەمە بەڕوونی بە شیعەکانەوە دیارە لە هەمان کاتیشە ئەوەشمان بیر نەچێت هەر سەرۆک وەزیرانێک بەتایبەتی محەممەد تۆفیق عەلاوی کەوتبووە یان عادل عەبدولمەهدیش هەمان شت کەوتبووە ژێر کاریگەری فشار یان کاریگەری شەقامی عێراقی کە من پێم وایە ئیدارەدانی دەوڵەت یان پێکەێنانی حکوومەت لەژێر کاریگەری یان فشاری شەقام ئەمەیان دووشتی جیاوازەوە تا تۆ ئیدارەدانی دەوڵەتت پێ ناکرێت ئەگەر لەژێر کاریگەری شەقاما بیت و چونکە شەقام قسەی یەکگرتووی نەبوو واتە داواکاریەکی یەکگرتووی نەبوو تۆ ئەوەی کە هەر سەرۆک کۆمارێ هەر سەرۆک وەزیرانێک کە تەکلیف دەکرا ببێتە سەرۆک وەزیران بەتایبەتی محەممەد تۆفیق عەلاوی دەکەوتە شێر کاریگەری فشاری شەقامیش کە عادەتەن کە کەوتە ژێر کاریگەری ئەوان سەقفی داواکاریەکانیان زیاتر بەرز دەکردەوە ئەمە لە توانای هیچ دەسەڵات و یان حکوومەتێکدا نەبوو بۆ نمونە تۆ بتانی هەم شەقام رازی بکەی هەم ماڵی شیعە رازی بکەی هەم کورد رازی بکەی هەم سونەکان رازی بکەی ینی رازیکردنی ئەو هەموو پێکاتەیە لە عێراق و لە هەمان کاتە فشاری شەقام ئەمە بێسەروبەریەک یان تا ڕادەیەکی زۆر بەرچاوڕوونی نادەتە ئەو کەسەی کە مکەلەفە بێتە سەرۆک وەزیران بۆیە لەژێر ئەم فشارانە محەممەد تۆفیق عەلاوی وازی لەوە هێنا کە حکوومەت تەشکیل کات ئەمەیان کە بۆ جاری دووەم کە بەڕێز سەرۆک کۆمار عەدنان زەرفی تەکلیف کرد کە من پێم وایە عەدنان زەرفیش تا ئەوش نەبەرچاوڕوونی هەیە لە بەرامبەر ئەو هەموو بۆ نمونە یەکنەبوونی ماڵی شیعەکان و لەولایە مەتاڵیبی کورد و لەولایە سونەکان و لە هەمان کاتا شەقام ئەویش بەرچاوڕوونیەک ناداتە عەدنان زەرفی بۆیە پێم وایە کێشەیەکێ ینی لە هەمان کاتیشە من پێم وایە عەدنان زەرفی ئەگەر شیعەکان یەکدەنگ نەبن بەتایبەتی سائیرون و کوتلەی نەسر کە ئەمانە بەشێکی زۆری پەرلەمانی عێراق پێک دێنن لەو کاتەدا عەدنان زەرفیش ناتوانێت ینی گریمان ئەگەر وازیشی نهێنا ئەگەر وازی باڵین سوور بوو لەسەرەوەی کە حکوومەت تەشکیل بکاتن زەحمەت دەبێت لە پەرلەمانی عێراق بتوانێت 150 دەنگەکان بەدەست بێنێ ینی ململانێکە ئەو کاتە دەکەوێتە ناو پەرلەمانی عێراق من پێم وایە لە پەرلەمانی عێراقیش کێشەکە ململانیەکە تون دەبێ قورسە بێ ئەو کاتە ئایا کورد سونە تا چەند دەتوانن ئەم دوو کاندیدەیان ئەگەر ئەوانش کاندید ئەوە بەتایبەتی کێشەیەکی گەورە بۆ هەم بۆ پەرلەمانی عێراق دروستەکەەوە هەم بۆ عێراقش دروستەکە کە عێراق ئێستا لە زروفێکی تایبەتدایە بەڵێ کەواتە پێت وایە پێش کۆتایی هاتنی وادەی دەستنیشان کراو بۆی عەدنان زورفی شکستیە نابێت لە پێکهێنانی حکوومەتەکەیدا؟ تا ئێستا سێکی یان وەکو گوتم 175 وەختەکەی ڕۆیشتووە عەدنان زەرفی واتە زیاتر لە 20 ڕۆژە وی دەبێت لە ماوەی مانجێکە حکوومەتی عێراق تەشکیل بکات زیاتر لە 20 ڕۆژە ئەمە بواری پێدراوە بەڵام تا ئێستا من پێم وانییە ڕاستە ئەجندای کارەکەی یان حکوومەتی ئەوەی کە من بیستومە تەسلیمی پەرلەمانی کردووە بەڵام وەکو وتمان لەم چەند ڕۆژەی ئەخیری کێشەی بۆ دروست بووە لەلایەن ئەو دوو کوتلەیەوە بۆیە باسیشم کرد قورسە لە پێکەنانی حکوومەتدا ئەگەر شیعەکان نەبنەیە گوتار من پێم وایە ئەویش سەرکەوتوو نابێت ئەویش وەکو محەممەد تۆفیق عەلاوی یان وەکو عادل عەبدولمەهدی لەوانەیە وازنم تەکلیفە بێنێت یان استقالە لە کارەکەی خۆی بدات من پێم وایە سەرکەوتنی ئەویش تا ڕادەیەکی زۆر قورسە بەڵام بە دیوەکەی تریا ئەگەر بکشێنرێتەوە شکستە حتمما ئەمە شکستێکی گەورەیە چونکە تۆ بۆ خۆی یا بۆ ماڵی شیعی عێراق بە تایبەتی لە دوای 2003ەوە کە
بۆ ماڵی شیعی و هەم بۆ عێراقیش تۆ ئەگەر سەیری کە عێراق بەشی زۆری بە تایبەتی حکوومەتی عێراق لە دوای 2023 کەوتۆتە دەست شیعەکانەوە واتە ئەگەر هەر سەرۆک وەزیرانێک لە عێراق شکست بێنێت حتمما شکستە بۆ ماڵی شیعەکان کە ئەمە لەلایەکی تریشەوە لە دوای 2023 عێراق هەرگیز بە زروفی وا بە بارودۆخی وا ناهەموار و ناحەساس پێدا تێنەپەڕیوە لەلایەک وەسی ئەمنی عێراق تەواو نییە لەلایەکی تر تا ئێستا مەترسی داعش بە تایبەتی لە منتیقەی مووسڵ و لە کۆمەڵک لە ناوچەی دیالە و لە کۆمەڵک شوێنە مەترسی داعش ماوە لە هەمان کاتە باری ئابووری عێراق کە ئابووری عێراق ئەتیمادی کولی لەسەر بەشی زۆری 1995 لەسەر نەوتەکە ئێستا نەوت لە بازارەکانی جیهانە هاتۆتە خوارەوە ئەمانە جگەل لەوەی نەخۆشی ئەو ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا یەخەی وڵاتانی گرتووە بە عێراقیشەوە کە تا ئێستا نسبەکە لە عێراق تا ڕادەیەک ینی هێشتا 90 زۆنەوە بەڵام هەیە هەموو ئەمانە وای کردووە ینی ئەمە ئەم بارودۆخی ئێستا بارودۆخێکی هەستیار بێت لە هەمان کاتیشە حکوومەتی کاربەڕێکەریان نەبوونی حکوومەتێکی بەهێز یان حکوومەتێکی یەکلاکەرەوە ئەمانە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی پرۆسەی ئیداری پرۆسەی کۆمەڵایەتی پرۆسەی ئەمنی لە عێراق دروست دەکات کە عێراق لە دوای 2023 تا دەگاتە عادل عەبدولمەهدی بە شێوەیەکی گشتی ڕاستە هەڵکشان و داکشان لە بەڕێوەبردننی عێراق هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی شیعە سەرۆکایەتی حکوومەتی کردووە حکوومەتێک بووە تا ڕادەیەک توانیوێتی بەسەر گیر و گرفتەکانە دازاڵ بێتن بەڵام ئێستا کەوتۆتە ینی وەکو گوتمان هەموو کارەکە دەگەڕێتەوەی کە شیعە لە عێراق هەم یەکگرتوونینە هەم هەندێکیان کەوتونەتە ژێر تەسیرات و کاریگەری فشاری شەقامی عێراقی کە خۆشبەختانە تا ئێستا ئەم فشارە کەمتر بۆتەوە بەڵام بڵێن و نەڵێن ئەوە مەسەلەیەکی سەحی بوو لە بەغدایەکە خۆپیشاندەران چوونەوە ماڵەوە دەنا تا ئێستا ئەم خۆپیشاندانە بەردەوام دەبوو مەتاڵیبی زیاتریشان دەبوو بۆیە من پێم وایە پرۆسەی سیاسی لە عێراق بە هەڵکشانیان بە هەورازێکی سەختدا تێدەپەڕێت کەسێکی دەوێت ئەم کەسە تا ڕادەیەکی زۆر یەکلاکەرەوە بڕیاری یەکلاکەرەوە بدات تا ڕادەیەکی زۆر هەموو شیعەکانی عێراق لەسەری ڕێک بکەون لە هەمان کاتیشا کورد و سونەش قبوڵیان بێت ئەوەیان لەلایەکی تر من پێم وایە فراکسیۆنە کوردستانیەکان یان سەرکردایەتی سیاسی کورد لە هەمان کاتە سونەکانیش دەبێ ئەو کەسەی کە تەکلیف دەکرێت بۆ سەرۆک وەزیران دەبێت پشتگیری بکەن ئەگەر پشتگیری کورد و سونەی لەگەڵانە بێت یەکگرتووی ماڵی شیعەش ناتوانانی ئەم پرۆسەیە سەرکەوتوو بکات بۆیە من پێم وایە لە دوای 2023 تا دەگاتە عادل عەبدولمەهدی عێراق بە تەوافق بەڕێوە دەچوو ئەو تەوافقی کە لە نێوان کورد و لە هەمان کاتا کورد و سونە و شیعە هەبوو ئەو تەوافقە وای کردبوو تا ڕادەیەکی باش پرۆسەی سیاسی لە عێراق بەرەو پێشەوە بڕوات عێراق بتوانێت وەکو وڵاتێک زاڵ بێ بەسەر کۆسپەکانی هەم کۆسپی ئەمنی هەم کۆسپی هەم ئەو کۆسپە سیاسیەکانی کە لە بەردەمیا هەیە بۆیە من پێم وایە کورد دەبێت لەم حاڵەتەدا یارمەتی شیعەکان بدات سونە هەمان شت ئەویان لەلایەکی تر ئێمە ئەوەشمان بیر نەچێت کورد و سونە چۆن یارمەتی شیعەکان بن ئەوان لەناو خۆیانە لەسەر کاندید ڕێک ناکەون تا ئێستا دەکرێت ئەوان پشتگیری لە کاندیدێک بکەن ئەو کاندیدەی کە بتوان شیعەکان بەشی زۆری لەسەری متفق بن لەسەری ڕێک بکەون دەکرێت کوردیش پشتگیری ئەمە بکات چونکە ئەگەر وەکو وتمان کە دەچێتە پەرلەمان ئەگەر زۆرینەی پەرلەمان لەگەڵی نەبێت دەنجی بۆ نەدا ئەوە حتممە لەوێش حکوومەتەکە ناتوانێت تشکیل بکرێت ئەمەیان گرنگە لەلایەکی تر ئەم حکوومەتی کە لە عێراق تشکیل دەکرێت هەم ئەم خەڵک ئەم کەسەی کە تەکلیف دەکرێت دەبێ گونجانێک لە نێوان سیاسەتی ئەمریکا و سیاسەتی ئێرانیان وڵاتانی ناوچەکە بڵانسێک ڕابگرێت چونکە ئێمە بڵێن بمانەوێ و نەمانەوێ عێراق بۆتە بەرەیەکی نیمچە شەڕ لە نێوان ئەمریکا و ئێراندا بە تایبەتیش ئەم جغرافیایە وا زیاتر زەق بووە دوای کوژرانی ئاغای قاسمی سلێمانی لە عێراقا ئەمە وای کرد ململانیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە سەرخاچی عێراق بێت کە من پێم وایە ئەمەیان تا ڕادەیەکی زۆر لە نەبوونی حکوومەتی عێراق یان زەعیفی سیادەی عێراق کە بوو بەهۆی ئەوەی کە کێشەکانی هەردوو وڵات کە ئەم کێشانە حتمما کاریگەری گەورەی بەسەر
نفسیەت و بەسەر خەڵکی عێراقا دروست دەکات ئەوەیان لەلایەکی تر سیاسەکانی عێراقیش تووشی حراجێک دەکات لە بەرامبەر هەموو ململانی و کێشەیە کە ئەوە یەک لەلایەکی تر ئەمڕۆ گۆڤارێکی ئەمریکی باسیەوە دەکات کە عێراق دوای مانجێکی تر پرۆسەی دابشکردن یان نازانم بۆ سێ هەرێمی جیاواز بۆ سێ ئەمە گۆڤاری تایمە کە نازانم ئەمەش تا ڕادەیەک لەوانەیە قسەی لەسەر بکرێت ئەگەر حکوومەتی عێراق نتوانێت تەشکیل بکرێت بەم شێوەیە کە هەیە من پێم وایە پرۆسەی سیاسی بە ئاقارێکی تردا دەڕوات. ئاقارەکە چی ئەبێت؟ ئاقارەکە پێم وایە ئەو کاتیلانی لە زۆر جاران واقعی حال لەوانەیە بیان دیفاکتۆ بسەپێنرێت. دیفاکتۆوەیە وەکۆی کە هەر پێکاتەیەک یان هەر پارێزگایەک یان هەر پێکاتەیەک حکوومەتە مەحەللەکەی خۆی حکمی بکاتیان بەڵام ئینشاڵڵا وای لێ نایەت من تەوەقع ناکەم بگاتەوە ڕادەیە. من پێم وایە حکوومەتی عێراق لە ئەگەر عەدنان زەرفیش نەتوانێت سەرکەوتوو بێت یەکێکی تر تەکلیف دەکرێت چونکە ناکرێت پرۆسەی سیاسی دوای 6-7 مانگ بەم شێوەیە کە ئێستا هەیە ئاوا بڕوات. بۆیە سیاسەکانی عێراق دەبی بیر لەوە بکەنەوە چارەسەر بۆ تەشکیلکردنی حکوومەتی عێراق بدۆزنەوە چارەسەرێکی کە هەموو پێکاتەکانی عێراق پێیانەوە ئاگادار بین. ئێمە ئەوەشمان بیر نەچێت لە دوای 2023 بە تایبەتی لە دوای 2005ەوە کە دەستوری عێراق پەسەند کرا لەلایەن گەلانی عێراقەوە پرۆسەی سیاسی ئەو هەورازون شێوانەی بینی و بەڵام ڕۆڵی گەورەی جەنابی مامزەلال و هەندێک لە سیاسەکانی عێراقیش کە ئەو کات لە بەغدا بوون ئەمە وای کردبوو تەگەر و کۆسپەکان تا ڕادەیەکی زۆر ببڕدرێن واتە زاڵ بن بەسەر ئەم تەگەر و کۆسپانە. بۆیە ئێستا ئەوەی کە هەیە نەمانی با بڵێن بۆ نمونە غیابی ڕەحمەتی جەنابی مامزەلال و کۆمەڵێک سیاسی تر لە عێراقەکە هەم ئەوەیان لەلایەکی تر ئەو کاڵبوونەوەی ئەو تەوافقەی کە کاتی خۆی هەبوو هەموو بەتایبەتی پەرسێ پێکاتەکەی عێراق ئەو تەوافقە کە کاڵ بۆتەوە ئێستا پرۆسەی سیاسی لە عێراقا پرۆسەیەکی زۆر توندە. لە هەمان کاتیشە کە لە 2005ەوە دەستوری عێراق پەسەند کراوە لەلایەن گەلی عێراقەوە تا ڕادەیەکی زۆر تا ئێستا ئەم دەستورە وەکو مەرەکەبی سەرکاغەز ماوەتەوە تا ئێستا نەچۆتە بە تەواوی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە من پێم وایە دەستوری عێراق چارەسەری بوو هەموو ئەو کێشانە داناوە کە لە عێراقا ڕوودەدەن بەتایبەتی چارەسەرێکی مامناوەندی چونکە دەستورەکە بە تەوافق نووسراوەتەوە هەروەها چی پێ دەڵێن وەکو وتمان بەرژەوەندی هەر سێ پێکاتەکەی لە عێراقا لە خۆ گرتووە هەر سێ پێکاتەکە ڕازی بوون بەم دەستورەوە. بۆیە من پێم وایە ئەگەر بگەڕێنەوە دەستوری عێراق بەتایبەتی هەر حکومەتێک کە تەشکیل دەکرێت بگەڕێتەوە سەر ئەساسی دەستور بکاتە بنچینە بۆ حکومڕانی عێراق من پێم وایە بەسەر کۆمەڵێک ئەم گیر و گرفتانی کە لە عێراقا دێنە پێشەوە زاڵ دەبێت هەموو پێکاتەکانیش ڕەزامەند دەبن بەسەر لەو حکومەتێکە ئەگەر حکومەتەکە دەستور وەکو خۆی جێبەجێ بکات. بەڕێز ئیسا حوسێن چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.